پێشکەشە بە حەمەڕەشی لە زیندان چاومانە. هافین تۆ هێندە جوانی کچی شاری یان گوندی دەی و مەکر و ناز دەکەی قشتی پاچلی کوردی. هافین خانگەلێک جوانی وەی لە هەموو شازیەی نۆتێلا یان شکلاتە ناسکە ئەبە و عەزیەی. وتە بای خۆشم دەوەی دەمردم بەو قسەیە لە دوو ڕاگەل لە جوانە لە نێزێک عینەن سەیە. ناوی خودا دەهێنی بە ئیمان دەکا کفری ئەمن هیچم پێ ناڵێم هیچم ئێرانی سفری سۆزانیا لە ئەڵمانیا ناوت ناهێنم بفڕی. پێم دەڵێ وەرە مەوعید ماچی دەوێ زۆر زانە هەی مەلعون بە ڕۆژیمە دانی شەڕ ڕەمەزانە. نوێژ ناکەی بە ڕۆژوونی تۆ بگەڕێوە زوودەی عەلی و حەمەد بزر کرد دەیبینی لە بن پەردەی. ئافرەتی وا دەبینم بە ڕۆژێ دەو بە ماسکە شەو دێتە داون داون بە سترێزێکی تاسکە. لە تیکتۆکی فۆڵۆم کرد پەشیمانم نەمزانی دەکلامی سمتی دەکا هەی ئێرانی سۆزانی. ڕۆژینە ئیسلامی حەز دەکەین بۆ مەدینە هەڵکەوت زاهین ببینن خەریک چیا لەگەڵ دینە. ئێمە خەڵکی هەولێرین زۆرمان لەلان خەوان هەولێرینە هەولێری هەولێر هۆلا کۆی بەزان. سلەیمانی ڕۆشن بیرم سلەیمانی شاری بابان ئەو خەڵکەی تێگەیشتووە هەمووی لەگەڵ یەک دەبان. کەرکووک لە پێ ناسەی تۆ حوبری نەما قەڵامم بە تورک و عەرەب بڵێن کوردستانیا عەلا